ئەگەر ئاوا کافر بووی بە تاغوت ئەنجا دواتر چی دێتە پێشەوە؟ ئیمان هێنان بە ئەڵڵا دێتە پێشەوە. وە فەرمێ ويؤمن بالله. يؤمن فعل مضارع بۆ چییە؟ بۆ نوێبوونەوە و بەردەوامیە. ئەبێت تۆ لەو ڕۆژەوەی کە کافرە بی بە تاغوت و ئیمانە هێنی بە ئەڵڵا تایە بمێنیتەوە. هەر کافری بەردەوام بە تاغوت و ئیمانیشە بە ئەڵڵا هێنا بەردەوامی بێ ئاوا بمێنیتەوە تایە. ئیمانیش چییە؟ قەولە، اعتقادە، عەمەلە. و ئەبێ بەدڵ ئیمان بە ئەڵڵا بێنی، بەدەمیش دووپاتی بکەیتەوە، بە کرداریش پشڕاستی بکەیتەوە. ئەوە ئیمان. ئیمان بالله خۆی چۆنیە؟ بریتە لە ئیمان هێنان بە وجودی. ئیمانە هەبێ ئەڵڵا جەلە جەلالوه وجودی هەیە و پەرسراوی بە حەقە. دووەمیان ئیمانە هەبێ بە ڕوبوبیەتی. ئەڵڵا جەلە جەلالوه پەروەردگاری زەوی و ئاسمانەکانە و کاروباریان ئەو بەڕێوەیە بە و هەمووی مڵکی خۆیەتی. سێمیان ئیمانت هەبێ بە ئولوهیەتی. پەرستنەکان ئەبێ هەمووی بەتەنها بۆ ئەڵڵا بێ. هەر کەسێ ئاوا کافر بێ بە تاغوت ئەبەم شێوەش ئیمان بێنێ بە ئەڵڵا فقد استمسك بالعروة الوثقى. ابن عباس فەرمێ عروة الوثقى هو لا إله إلا الله. ئەنجاویت لا إله إلا الله کەی قبوڵە کرێ و وەرەگیرێ و ڕاستی کردووە لەگەڵ. ئەگەر ئیمان بێنێ بە تاغوت و ئیمانیش بێنێ بە ئەڵڵا لێی وەرەگیرێ؟ لێی وەرناگیرێ. ئەگەر ئیمان نەهێنێ بە ئەڵڵا و ئیمان بە تاغوت بێنێ دیسان هەر لێی وەرناگیرێ. نەخێرە بێ نەفی تەواغیت بکە و ئیثباتی ئیمان بکە بۆ ئەڵڵا جەلە جەلالوه بەو شێوە ئەنجا لێی وەرەگیرێ و ئەوە فقد استمسك بالعروة الوثقى أهل لا إله إلا الله. عروة الوثقى یا عروة چی پێوترێ؟ حەبلێکی ئەستور هەیە لەنگەری کەشتی پێگیرێ بە ئاسنێکەوە خرێتە ئاوە بۆ ئەو کەشتیە جێگیر بێ بوە سێ نەڕوە. ئەو حەبلە و کەشتیە ڕائەگرێ بۆ ئاسنەوە. کاتێک کە ئەیانەوێ کەشتێکە بڕوا و حەبلە چی لێکن؟ هەڵیەکێشنەوە بۆ سەرەوە. کەشتێکە ئەڕوا ئیتر بەستا لە ناو ئاوەکەیە بێ قورس ئاڕوا یاخود دەرناڕوە. ئەو حەبلە لە ناویە بەهێزترین پەت هەیە، بە چواردەوریا تاڵەکانی تر چنراوە. عروە کرۆکی ئەو حەبلەیە، بەهێزترین پەتە. باشە؟ وەکو وایە پێت بڵێ کافربوون بە تاغوت ئیمان هێنان بە ئەڵڵا بەهێزترین و کوڕۆکی ئیسلامەتیەکەتە، ئیمانەکەتە. ئەگەر ئەو حەبلەی ناو ئەو حەبلەی ترکە بە دەوریا چنراوە ئەو کڕۆکە بپچڕێ ئەمەی کە هیچ تەئسیرێکی نییە، هیچ تەئسیرێکی نییە. بەلەمەکە بێ بڕوا ئەیپچڕێنەوە ڕوا. ئەو ئەساسیە گرتوێتی. جا فەرمێ ئاەتەکە ئەوەی بەو شێوە ئیمان بێنێ بە ئەڵڵا و ئاواش کافر بێ بە تاغوتەوە دەستی گرتووە بەو پەتەوە کە بڕانی نییە، بچڕانی نییە. عروة الوثقى لا انفصام لها، لا انفصام لها يعني لا انقطاع لها، بڕانی نییە. والله سميع عليم.